ئێمە وەک فەرمانبەرانی گرێبەست لە تێکرای دام و دەزگاکانی حکوومەتی هەرێمی کوردستانە کە ژمارەمان زیاترە لە 24,000 فەرمانبەر کە ساڵانێکی زۆرە شان بەشانی فەرمانبەرانی هەمیشەیی لە ئەرکداین سەرڕای هەبوونی قەیرانی دارایی و سیستەمی پاشەکەوتی موچە و نەبوونی هیچ ماف و ئیمتیازاتێک بەبێ کەم تەرخەمی و نواندنی بەپێی ڕێنماکانی حکوومەتی هەرێمی کوردستان ئەرک و واجباتی خۆمان جێبەجێ کردووە بۆ هەمووان ڕوونە بەهۆی ئەوەی کە لە سیستەمی پاشەکەوتە موچەی زۆربەی فەرمانبەران پاشەکەوت کرا ئەوەی زەرمەندی یەکەم بوو موچەی فەرمانبەرانی گرێبەست بوو کە کەم کرایە بۆ نیوە کە ئەمەش زوڵمێکی زۆر بوو لە فەرمانبەرانی گرێبەست کرا بەپێی هیچ یاسایەک بۆیە ئێمە فەرمانبەرانی گرێبەست لە ڕێی ئەم نووسراوە لەبەر ڕۆشنایی بڕیاری 32/38 2013 وەزارەتی دارایی ڕوومان دەکەینە هەر سێ سەرۆکایەتەکان سەرۆکی پەرلەمانی کوردستان سەرۆکی ئەنجومەنی وەزیران سەرۆکی هەرێم کە بەرپرسیارانە ئەو ساڵانەی کە خزمەتمان کردووە بە دام و دەزگاکانمان بمانکەن بە فەرمانبەرێکی هەمیشەیی و خزمەت بکەین وەک هەر فەرمانبەرێکی هەمیشەیی و زۆر سوپاستانەکە فەرمانبەرمان هەیە 10 ساڵە 12 ساڵە گرێبەستە یعنی هەتاکەی ئەم مانەوەیە هەتاکەی حکوومەت بیرێک لە فەرمانبەری گرێبەست ناکاتەوە و هاتینە بەردەم داوای مۆڵەتمان لە جەنابی پارێزگار کرد بەڵام مۆڵەتی ناینێ بەهێمنانە هاتین هەر وەڵامی ناینەوە ئەگەر هەر وەڵاممان نێنەوەوانە بەردەوامە بین بۆ بەردەم پەرلەمان بۆ بەردەم ئەنجومەنی وەزیران لە هەولێر لەبەرەوەی لێرە ئەڵێن کە ئەمان هیچ دەسەڵاتێکیان نییە دەسەڵاتەکان لەوەیە ئەوانیش لە نێوان خۆیانە کردویانە بە مزایەدا ئەندام پەرلەمانەکان و سەرۆکی حکوومەت و وەزیرەکان و ئەمەڵێ دەستکەوتی منە ئەوڵە ئەیانەیە هەرێکیان بیکەن بە دەستکەوتی خۆیان و لەم نێوانەیە فەرمانبەری گرێبەستیان کردووە بە تەسحی خۆیان ئەگەر ئێستا نەهاتە دەرەوانێ ئەوە احتیمالی هەر ڕۆشتی بێتیش لە دەرگای ئەولاوە چکە مەجادە ڕئیسیشمان گرت هەر وەڵامی ناینەوە ئەگەر وانە بێت ئەگەر هیچ دەسەڵاتێکی نییە بەڕاستی من پێی ئەڵێم ئەگەر هیچ دەسەڵاتێکی نییە لەو شوێنە نەبێ یعنی دەسەڵاتی مۆڵەتدانێکی نەبێت دەسەڵاتی ئەوەی نەبێ کە داوایەکی فەرمانبەری گرێبەست بەرز بکاتەوە دەسەڵاتێکی ئەوەی نەبێ کە دیفاعێک لە ئێمە بکات بێتە ناومانەوە بەڕای من ئەو شوێنە بەجێ بێڵەوە بڕوا باشترە مادەم هیچ دەسەڵاتێکی نییە ئێمەش ئەچینە پەرلەمان ئەچینە ئەنجومەنی وەزیران بە حساب دەسەڵاتەکان لە لای ئەوانە کە پەرلەمانیش تەنیا ئەندام پەرلەمانەکان تەنیا دیکۆریەکەن هیچ دەسەڵاتێکیان نییە ئەوەی کە دەسەڵاتی هەیە تەنیا حیزبەکانە وەزیرەکانمان لەناو ئەنجومەنی وەزیران ئەسڵن هیچ دەسەڵاتێکیان نییە هیچ بڕیارێکیان بەدەست نییە و هیچ پرۆژەیەکیان نییە تەنیا هەمووی بۆ معاژوەرگرتن و بۆ گیرفانپڕکردن چوونەتە ئەو شوێنانە و هیچی تر Para